ئەمانەی کە لە هەرێمی کوردستان ڕخنە لە ئێماگرن وەکو هێزێکی ئیسلامی بەردەوام کاکە ئێوە خۆتان کردوتون نوێنەراتی دینەکەن دین نوێنەری ناوێ ئیسلام پێویستی بە حزبی سیاسی نیە ئیسلام پێویستی ئیسلام ئێمەش واین ئێمەش واین ئەمانە هەمووی لە زهنماندایە ئێمە ئیزانین ئەی لەکوێ بەرگریەکەت کوا حکوومەتەکەت کوا دەسەڵاتەکەت بۆ زاتی نەکرد بەرگری لە پێغەمبەری ئیسلام کا سلامی خۆی لەسەر بێ کە بۆ خۆی و قەزیانە لە دەستوردا وەکو حەقێکی عام سیاغە ئەکرێن هیچ دەسەڵاتێک هیچ کەسێک بۆی نییە سوکاتی بە مقدسات بکە کە پێغەمبەر سەلامی خۆی لەسەر بێ یەکێ لە هەڕەمەکانی ئەو مقدساتانەیە ئەی کاتێک بێڕێزیەکراتەوە بێدەنجی هەڵەبژێری یا کاتێک بێڕێزیەکرێ بە پێچەوانەوە ئامادەی لە مقابلی ئەوەی 25 پەرلەمانتار هەستاون وەک تەمسیلی نوێنەرایەتی میلەتێکی مسلمان یاداشتێکی ناڕەزایەتیان داوەتە کۆنسوڵی فەرەنسا کاکە ئێمە نیگەرانی لەو بێڕێزیانە بە پەلە بچی وەڵا کاکە ئاخرەوە تعبیر لە ڕایگشتی ناکەن ئێمە تعبیر لە ڕایگشتیەکەین تعبیر لە کام ڕایگشتیەکەی تۆ ڕای زۆرینەی میلەتی مسلمان لەکوێ تعبیری لێ ئەەکەی چی ئەو حەقەی بە تۆ داوە مؤسسەیەکی فەرمی کە مؤسسەیەکی سیاسی هەڵبژێردراوە لەلایەن میلەتێکی مسلمانەوە پسیوەڵا من پشتیوانی فەرەنساکەم داوای لێبوردنەکەینەوەوانە غەڵەتیان کردووە کە گوتویانە فەرەنسا غەڵەتی کردووە ئێمە لە هەفتەی پشتیوانی و بەرگریکردن لە پێغەمبەری خواداین عەلەیهی سەڵات وەسەلام دەربارەی ئەو سوکایەتی و بێڕێزیانەی کە بەرامبەر بە پێغەمبەری خوا کرا هەم لە دەرەوەی وڵات و لە ناوخۆش کۆمەڵە پشتیوانیان بۆ دەربڕدرا ئێمەش وەکو ئەنجومەنی حاجاوی کۆمەڵی ئیسلامی ویسمان هاوڕان لەگەڵ شوێنەکانی ترە بەڕاستی بەو کار و ئەرکە گرنگاستین کە بچووکترین ئەرچێکی سەرشانمان بوو کە بەرامبەر بە پێغەمبەری خوا ئەنجامماندا ئێمە وەکو حاجیاوا وەکو جەماوەری خۆشەویست و مسلمان دۆستی یان مسلمانێکی خەڵکێکی دڵسۆز و بەوەفا بۆ پێغەمبەری خوا بەڕاستی لەم ڕۆژەدا هەستاین بۆی ئەو ئەرکەی سەرشانمان جێبەجێکین کە لێرەوە بە پێغەمبەری خوا بڵین ئەی پێغەمبەری خوا ئێمە نەک تەنها بە سیمینارێک بەڵکو ئێمە بە گیان و بە ماڵ و بە هەموو شتێک فیداتین بەڕاستی ئامادەین لە پێناوتدا هەموو شتێک بەختکەین